کاتتان باش من کامەران حاج عومەر لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ ئەم جارە باز لە کێشە و گرفتەکانی کەرتی کوشت و کاڵ دەکات بەر لە 9,000 ساڵ بۆ یەکەم جار مرۆڤ لە کوردستان پاچی لە زەویدا و دەستی بە کوشت و کاڵ کرد لەگەڵ ئەوەشدا تاوەکو ئێستا بە بەراورد لەگەڵ وڵاتانی ناوچەکە و جیهان کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی نییە هەوڵ دەدەین لەم بەدوادا چوونەماندا لە کێشەکان ورد بینەوە و وەڵامی پێویستیشمان دەست بکەوێت. بەشێک لە پسپۆرانی ئەو بوارە دەڵێن لە کوردستان جوتیاری ڕاستەقینەمان کەمە. هەروە باز دەوە دەکەن دەڵێن جوتیاران لەم سەردەمەدا زێدەتر بیر لە موچەیەکی باش دەکەنەوە و بە شێوەیەکی گشتی جوتیاران تەمبەڵن. ئەوان دەڵێن ئەوەندەی جوتیار بیر لە ئیسراحەتی خۆی و بیر لە وەرگرتنی پارەیەکی باش بەبێ ئارەقەی نیوچەوانی خۆی دەکاتەوە ئەوەندە بیر لەوە ناکاتەوە زەویەکەی خۆی بچێڵێ و بەرهەمێک بۆ خێزانەکەی و بۆ وڵاتەکەی دابین بکات. سڵاوتان لێبێت. خۆی سلامەتی بەخێر بێت. ڕات چییە کە دەگوترێت لە کوردستان جوتیاری ڕاستەقینە کەمە و بەشێک لە جوتیاران تەمبەڵن چاوەڕێی موچەیەک دەکەن لە حکوومەت وەربگرێ ئیتر پشتیان لە زەویەکانی خۆیان. ناوەڵڵاوە بەعکسەوەیە. باش. جوتیارانی مەجوتیاری ڕاستەقینەمان یەکجار زۆرە و هەموو نەوحەیشێکی جوتیاریش دەکەن و ئینتازەکانیشیان دیارە و لەبەرەوەی هیچ دەعمەتیان نییە لەلایەن حکومەتی کوردستانەوە و لە ئاسنای بەرگومەکەشیان پێدەگا بەرگومەکەیان نافرۆشێ میسارێکی گچکەت لۆ دینم ئەو سارەکە پیازی مە 200 دیناری نەدەکرد لە بازاڕی پیازی بێگانەش زۆر بوو لە ناو بازاڕی ئەو پیازەکە داهات پیازی مەفەلاحی مە ئەوە ڕجوچیمە زێدە حەر بەگەنم زیاتر پیازەکەی هەر نەگرتەوە و گەنمی تۆ کرد لە جێیەکەی و ئەوە وەختی موادی پێدەگە ئێ فەلاحیمە هەینی ئەوان دەرکەی دەکەنەوە دەرێن دەرکەی قەپات دەکەین بە دەرکە قەپات نات کەوای حکومەت هاوکاریتان نییە حکومەت هیچ هاوکاریەکمانەوێ حکومەت چ هاوکاریەکتان حکومەت هاوکاریمان بکە لە دانی بنەتۆ کە دەرێن تۆ لە تەماتە و هەموو و خەزڕەواتە کاتا دەگاتە گەنم و جۆیەکەش هاوکاریمان لەوەی بکە حکومەت هاوکاریمان بکە لە هێنانی سەمات چیمیاوی لە بۆ فەلاحەکەی وەختی لێدا حکومەت هاوکاریمان بکە لە هینانی ئاو ئەمە ئەو زێ گەورەمانەیە تا ئێستا ئیسیفادەمان نەکردێ بەڕاست دەڕۆن و ناوخەریج لە ناو عارەبان خاکەکەشمان دەبە ئاوێ بارانێ و زۆر زاریش داوامان کردێ کە سەدە دروست بکرێت لەسەر ئاوێ بارانێ ئەوەش نەکرایە ئەوانش هیچ دەکرایە زۆر لە بێژەکە داوا دەکەینەوە باشە بەێ ئێستا ئەوەی کەمە جێبیست دەبین دەڵێن بەرهەمی خۆمانە خۆماڵی بەرهەمی زۆر باشن تەندروستن بۆ مرۆڤ بەڵام ئەوەی کە لە بازار دەبینرێت زۆربەی کاڵای بیانیە بەرهەمی بیانیە ینی هۆکار چییە زێدەتر جوتیارانی هەرێمی کوردستان پشت بە چاندنی گەنم دەبەستن نانە چاندنی گەنم هەر هەیە لە هەموو وەختێکیار هەبووە گەنم و جۆ بەس ئەوەکەی تر ئەو وەکو برین خەزڕەوات ئەوەش یەکجار زۆرە بەس زۆریەکەی وەکو برین پەتاتە ئەوەی ساری کە پەتاتەی مە لێرە زۆر بوو ئێران پەتاتەی بەلاش دەینە لە سەحدودی دادەنا دا پەتاتەی مە بست چێ فەلاحی مە جۆتیاری نەکە لە هەموو وەختەچی کە ئەو بەروبوومەی فەلاحی مە پێدەگە تەماتە ئەو سارەکە تەماتەی فەلاحی مە نەدەفرۆشرا و پارەکە تەماتەی فەلاحی مە چیمە زیارەتی فەلاحم کردیە جێی تقریبا 15-16 دۆنم ئەوەی کردیتە تەماتە یەک تەماتەی لێ نەکردیتەوە هەموو تەماتەکەی لەوێن دەرێماوە لە بەرەوەی تەماتە لە دەرێ دێ لە سووریا و لە ئێران و لە تورکیە دێ ئەو تەماتە لە ئێوان سەرفەبی ئێمە سەرف نابی هەرزانتریشە بەڵام حکوومەت دەڵێ ینی ئێمە پلانمان هەبووە بۆ کەرتی کوشت و کاڵ هاوکاری کوشت و کاڵمان داوە و پەرەمان داوە بە بەرهەمی کوشت و کاڵی خۆماڵی ئەگەر پەرەیان داوە ئەدی ئەو پەرەیان لە چێن دەرەیە ڕۆژێک هاتینە لەگەرەمە دانیشن بریکاکە ئەوها دەکەین ئەوە پەرە پێدانەکەمانە لە پاشن کە هاتیینە پەریان پێدا پلانیان داناوە پلانەکانیان کانی هەلو خۆیان لە ناو وەزارەت دەرێ ئەوە پلانمانە و بنووسین چیان کردیان بنە تۆیاندایە چیمیاندایە شتێکیان دایتە فەللا ئەمە گەنم و جۆ هەتا ئێستا پارەی 2014 و 15 و 16مان وەرنەگرتیە ئێستا حکومەتی عێراقی
عبادی موافقەی کردیە دەرێ سەتا حەفتەتان دەدەمێ ئەوەندە سارەی ئەوەکەی دی بەسەری هەرزانتر لێتان وەردەگرم کە پارەکە ئەمە 670 ملیارمان لەکەن حکومەتی عێراقی مایە دەرێت 206 ملیاردتان دەدەینی ئەوەکەی دی دەبی واز بینن واز بینن ئەخر فەلاحی قوربەسەری بەچ ئەوی شەی بکە باشە دەڵێن ینی زەوی کوشت و کاڵی لە کوردستان زەویەکی بەپیتە و بەشێکی زۆر لە جوتیارانیش گەنم و جۆ دەچینن بۆچی گەنم لە دەرەوە دێ ینی پێتان وایە ئەو بەرهەمەمان نییە هۆکارت چییە؟ ئەمە بەرهەمەکانمان لێ وەرناگرن ئەمە بەرهەمەکانمە کە تەسلیمی سایلۆی دەکەن ئەوەندەمان لۆ دیاری دەکەن دەبی ئەوەندەی تەسلیم کرد پاشی دەڕۆژ تەسلیمکردن کتابەشکەمان لۆ دێ لە وەزارەتی تیجارە دەبێت سەتا ئەوەندەی کەم بکەنەوە ئەو زانە ئێکەشکە دەدەێت سەتا ئەوەندەی کەم بکەنەوە لە پاشن ئەو گەنمەشکە وەردەگیرێ بە لوزنەی بەغدایە وەردەگیرێ بە ئەمری بەغدایە وەردەگیرێ ئەو گەنمانەی ئەمەلێ لێرەش دەمانچان گەنمەکی چاک بوو سمیتۆ ئەریدۆ ئەکسات گەنمی دیکە لەگە زەوی مەدەگونجێ گەنمەکیان لەسەر مە فەرز کردێ بەحتوار گەنمی هور لە لۆنانیە ئەو گەنمە لەگەر زەوی مە ناگونجێ کەوای ئەمە هەڵە بوو ئەگەر بە کورتی وڵامم بدەیتەوە لە ئەدای حکوومەت ڕازی بوونە لە ماوەی ڕابردوو ناوە هەر بە هیچ نەوعەک ڕازی نەبوویە حکومەتی مەش حتا لە هەموو ئیجتیماعەکانیان قسە دەکەن دەرێن ماری فەلاح زمانی خۆی ماری جوتیار هێلانەی پێشبەرگەکانمان بووە قەرداری جوتیاری ئەگەر قەرداری جوتیارن ئەو قەردارە هەتاکەین دکتۆر کوردستان دەوڵەمەندە بە خاکێکی بەپیتی هەیە کەشوهەوایەکی باشی هەیە و دەستی کاریشی هەیە بەڵام ماوەیەکی زۆرە کەرتی کوشت و کاڵ لاوازە لە هەرێمی کوردستان بۆچی؟ ئەگەر بێت تەماشای کەرتی کوشت و کاڵی بکەین لە هەرێمی کوردستان بەڕاستیەکەی دەبی بگەڕێنەوە ساڵەکانی هەفتاکان یاخود پێش هەفتاکان بەڵام بە تەحدید لە کاتی شۆڕشی ئەیلول دواتر لە هەفتاکان کە لە پاش 1970 و 1975 حکوومەتی عێراقی ڕاگوێزانێکی گشتی کرد بە خەڵک ئەو کاتی با بڵین پارەیەکی باشی دا جوتیاران چێڵگەکانیان بەجێ بێڵن گوندەکانیان بەجێ بێڵن هەر ئەو کاتیش بوو ئەوەی پێ دەڵێن هیجرەی بەرەو شار یا کۆز بەرەو شار دەستی پێکرد ئەو هیجرەیە کۆتایی نەهات هەتا ساڵەکانی 1994 و 1995 کاتی کەوایە ببوورە کەوایە ئەمە هۆکاری سیاسی بوو لە هەفتاکان یەکێک لە هەنگاوەکان بوو بەڵام ئێمە دەتوانین بڵێین لە 2003ەوە کوردستان سەقامگیر بووە تا ڕادەیەک ینی جوتیار ینی دەرفەتی لە بەردەمدا بووە کاری خۆی بکات ئێستا بوو ئەگەر بێت و باسی 2000ەکان بکەین دەبی دیسان بگەڕێنەوە سەر هەشتایەکان یان نۆهەتەکان بۆی ئەگەر مەجالم دەی باسی نۆهەتەکان بکەم نۆهەتەکان هەر پاشی ڕاپەڕین جوتیارەکان گەڕانەوە چێڵگەکانی خۆیان و بە بڵین بە ڕوبەرێکی یەکجار فراوان گەنم و جۆ دەستی پێکرد بە تایبەتی دەغڵ با بڵین گەنم ئەگەر لە بیرمانبی لە نۆهەتەکان 96 و 97 و 98 ئەو قات و قڕی دەستی پێکرد کە مەوزۆی با بڵین سنووشی سەڵا ئەو کاتی یەکەم هەنگاوی کوردستان بوو بە تەسەوری ما وەکو ئەندازیاری کشت و کاڵی وەکو نەقیب وەکو ڕاگر یا وەکو سپۆرێک لەو بوارە جوتیاری خۆمان گۆڕا لە بواری بەرهەمهێنانێکی هەڕەمەرچی بۆ بواری بەرهەمهێنانی با بڵین پلان دارێژراو لە نۆهەتەکان کۆتایی نۆهەتەکان و بیدایەتی 2000 کە پێ دەڵێن نەوت بەرامبەر بە خۆراک ئەو کاتی با بڵین بە ئینگلیز دەڵێن ئیرا با بڵین ماوەیەکتر یان فترەیەکتر دەستی پێکرد ئەویشیان هۆشیاری جوتیار ئێستا جوتیارەکانمان هەروەکو جەناب دوتت خاکێکی بە پیتمان هەیە جوتیاری ئەمدەبنەوەی ئضافەکەم جوتیاری هۆشمەندمان هەیە جوتیاری هوشیارمان هەیە جوتیاری زیرەکمان هەیە ئەگە زیرەک نەبا ئەو با بڵین ڕێژەی بەرهەمهێنانی گەنم لە خۆمان زیاتری نەدەکات باشە بەڵام کەرتی کوشت و کاڵ تەنیا بەرهەمی گەنم و جۆ نییە ئێمە ینی پشتبەستن تەنیا بە گەنم و جۆ پێدوانیە شتێکی هەڵە بوو ئەوەشیان ئەگەر بێت و بگەڕێنەوە هەمیسان هۆکارەکەی سیاسیە لە بەرەوەی حکوومەتی عێراقی گەنم بە بڕێکی زۆر پارە دەکردەوە کە بێتە ڕاستی لە حەقی خۆی زیاترە بۆیەش ئەو مشکلەمان هەیە ئێستا جوتیارانە تا ئێستا پاریان لای حکوومەتە لە بەرەوەی فعلەن ئەو گەنمەی کە هەستی پێ دەکەن سعرەکەی حەقیقی نییە سعری بازاڕەکە نییە سعرێکی وایە ڕەمزیە یا بەرزترە لە حەقی خۆی ئەو واقعەکە هەمومان دەبی دانی پێدا بنین بۆیە دەبینی گەنم زیاتر احتیمامی پێدەدرێت بە دەلیلی ئەوەی ئەو 2 ساڵی ئەخیری کە مشکلەکە ڕوویدا و با بڵین ئەو گرفتەی کە نەهاتنەوەی پارەی جوتیاران جوتیار ڕویان کردە ئەو جارە جۆ چاندن
ئەوەش دیسانە ئەوە وەڵامی ئەو پرسیارە نییە. بەڵام زۆر جار باس دەوە دەکرێت ئەگەر قسە لەگەڵ جوتیارێک بکەیت دەڵێ حکوومەت پلانی نییە هاوکاری ئێمە ناکە لە زۆربەی وڵاتان لە سەدادا حکوومەت بودجەکەی تەرخان دەکات بۆ کەرتی کوشت و کاڵ بەڵام لە هەرێمی کوردستان لە سەدا یەکیش بودجە تەرخان نەکراوە پێدوانیە ئەمە گرفتێکی گەورە بێ بۆ کەرتی کوشت و کاڵ بە تەبیعەتی حاڵ ئەو گرفتە هەر هەیە بەڵام ئەگەر لەگە جوتیارانیش دانیشین باسی بکەین ئەمە بەڵێن ئێمە وڵاتی ئێمە ئێستا کوردستان بەرەو بەرهەمهێنانێکی بەڵێن سەرمایهداری دەڕوە ئێمە ناتوانین تەماشای ئەوە بکەین کە بەڵێن چەند دامی جوتیار دەکرێت جوتیار ڕاستە دام نییە بەڵام دەبی جوتیار ئەوەش تێبگا لە هەمان کات زەریبە لەسەر جوتی زەویەکەی نییە لەوانەیە بەشێک لە بابڵین بەروبوومەکەی دەکڕێتەوە ئەوانە هەمووی ئەگەر بێت و بەناحی جوتیارە باسی بکەین تۆزە گرفتی تێدا دروست دەبی لە بۆ شتێکی تر ئەویشیان ئەگەر بێت و بە جوانی باز بکرێ جوتیارمان دەبی ئەوە باش بزانی کە لە مەودووە بەرهەمهێنانی ئەو دەبیت بە بازار بکرێ ئەوە گرنگترە لەوەی ئەمن با بڵێم دامی بکەم بە سەماد یا بە گازوایل بەڵام بازاری بۆ پیاکەم هەر ئەوەش ئەگە لەگە جوتیارانیش باسمان کردیە گرفتی سەرەکی هەرێمی کوردستان نەبوونی پلانێکی تایبەتە بۆ تەسویقکردن بە بازارکردنی هەرێ بەروبوومە چێڵگەیەکانمان بۆیش ئێستا مەسەلەن پەتاتەمان باشە بە بەرهەمی تەماتە چاکە بەڵام بازارمان خراپە باشە ئەگەر گرفتەکان بە خاڵ باز بکەین دەتوانی پێمان بڵێ گرفت نەبوونی پلانە نەبوونی پلان لە کامەیان نەخر نەبوونی پلان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە دەتوانین بە سەرەکی بڵین کەمی تەرخانکردنی بودجە لە بۆ کشت و کاڵ شتێکی باڵین خراپە لەبەرەوەی دوو شتمانەیە ئەمە لە هەرێمی کوردستان و لە پلانی کشت و کاڵی ئەمە دەبی ڕێژەیەکی چاک بودجە تەرخام بکەین لە بۆ گرفتە هەنووکەییەکان باشە پرسیاری کۆتاییم ئەوەیە بەڵێ لە کوردستان یعنی لە هەموو وڵاتێک ئاسایشی خۆراک و ئاو دوو ئاسایشی گرنگن ئەمە دابین کراوە ئاسایشی با بڵێنەوەی ترمان هەیە خۆراک دەتوانین قسەی لەسەر بکەین ئەویشان چۆن فراوانە قسەیشی زۆری لەسەر دەکرێت ئەوە با بڵێن زۆر پەرت و بڵاو دەکرێت بەڵام ئاسایشی خۆراک ئەگەر بێت و ئێمە پەنا نەبینە بە بازارکردن پەیان ناکرێ ئاسایش خۆراک بە بازارکردنی بەرهەمی ناوخۆ کەواتە تاوکو ئێستا نییە تا ئێستا مەزمون نییە نەک نییە لەوانەیە بەشێکمان نەبی ئەویشان بەواستەی ئەوەی ئەو هێلکە و بەروبوومانەی کە تەسەوڕ دەکەی هێلکەی خۆمان دەستە جنوب دەفرۆشرێ ئێمە هێلکەی تورکی دەکڕێت لەبەرەوەی با بڵێن ئەمە زەوقی مستالیکی پێ دەڵێن ئەمە هەمومان ڕقمان لە هێلکە ئەوەکە دەبتەوە لە هەرێم ڕقمان لە هێلکە بۆرەکە دەبتەوە هێلکە بۆرەکە لە جنوب دەفرۆشرێ بە پارەیەکی زۆر چاک لە کاتێکدا پێم وایە هێلکە بۆرەکە خۆی لە ناحی فەسلەجیا وابزانم تۆ ئەوەندە اختلافی نییە بەڵام فەرقی پێ دەڵێن زەوقی مستالیک تەماتەی فریز و شتیوە یەکێک لە گەورەترین گرفتەکانی جوتیاران لە هەرێمی کوردستان ئەوەیە نەبوونی بازارێکی باش بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان ئێستا ئێمە لە یەکێک لە پێشەنگاکانی تایبەت بە کەرتی کوشت و کاڵ و پاکێتین کە لە هەولێر بەڕێوە دەچێت ئەم پێشەنگایەکی نێودەوڵەتیە هاوشان لەگەڵ بەروبوومەکانی ناوخۆ کە هەندێک کۆمپانیای نێوەخۆ کە پشت بە کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان دەبەستێت لەگەڵ کۆمپانیەکانی بیانی لێرە کاڵاکانی خۆیان نمایش دەکەن ئێمە هەوڵ دەدەین جیاوازی نێوان کاڵاکانی هەرێمی کوردستان کە بەرهەمی کەرتی کوشت و کاڵە لەگەڵ کاڵاکانی بیانی کە ئەویش بەرهەمی کوشت و کاڵە بابزانین چییە؟ بازار بۆ کەرتی کوشت و کاڵ و کاڵای نێوەخۆی هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە؟ لە نێو پێشەنگاکەدا بەشێک لە کاڵاکان کە پێمان وابوو بەرهەمی خۆماڵین و هەندێک لە کارگەکان و هەندێک لە کۆمپانیەکان پشتی پێبەستن ئەو بەشە بوو کە پێم وایە ئەمە لە کوردستان ینی تا ڕادەیەک جێگای سەرنجن بەروبوومەکانی خەڵکی کوردستان پێ ئاشنان بەشێکیان لە بەرهەمی خۆماڵی دروست دەکرن هەرچەندە تەواوی بەرهەمەکان بەرهەمی خۆماڵین بەدەستی کورد ئەم بەرهەمانە دێنە دروستکردن بەڵام سەرچاوی بەرهەمەکان بەشێکیان لە دەرەوە دێ بەشێکیشیان لە نێو هەرێمی کوردستانە سڵاو دەبێت من پێم باشە لە دەستپێکدا بزانم ئەو هەموو بەرهەمەی کە ئێستا ئێوە خستوتانە ڕوو
کامیان بەرهەمی خۆماڵیە و کامەشیان بەرهەمی بیانیە. زۆر بەخێر بێن پێشوەشی سپاسان دەکەم. بەنسبەت بەرهەمی خۆماڵی ئێمە کونجیمان هەیە. ئەم ساڵیش یەکەم بەرهەم کە دەرچوو فستقی خۆمانە شاری سلێمانی فستقەکەیان زۆر معقولە زۆر باشە. گوێزمان هەیە خۆمانە بەڵام مشکلەکمان هەیە کاڵاکان بەشی ئینتازی خۆمانە ناکەن. باشە کەوایە کاڵاکانی نێو هەرێمی کوردستان کونزیە فستقا جیزە ئەگەر بێت و ڕێژەیەکی زۆر هەبێ ئێوە ئامادەن بکڕن بەڵام ناچارن ئێوە ناچاری ئیدەرەوە بەکاربین. باشە باسی گوێزت کرد ینی ئێوە دەتوانن چەندە گوێز بکڕن ینی پێداویستی ئێوە بۆ گوێز چەندە؟ ئێستا کاتێکی وەکو ئێستاکە مەوسمی ئیشە بابنێن من دەتوانم کولی مانگە 3 تەن گوێز سرف بکەم بەڵام کە بەرهەمی ناخۆ کەمبی ناچارین بەرهەمی دەرەوە کوردستان بە گوێز ینی ناسراوە ینی بەروبوومی گوێز ئەوەندە کەمە؟ بەروبوومی گوێز ئێستا گوێزی کاکل هەیە ئەمەدەکردین کە توێکەکەی ساغە و دەرچووە بۆمە ئەو ئاسانترە لەو گوێزەکە ساغە و بیشتێنین و بکەنیش ئەوەشمان هەیە بەڵام زۆر کەمە وەکو باسی کرد. باشە ئەوەی کە دەکەوێت لە جوتیار بیکڕیت ئەو کاڵایەنەی ئەو بەرهەمانەی کە پێویستن بۆ تۆ چییە؟ یەک لەوانە با بڵێن کونجی ئەمە زۆر بەکاردێنی بەرهەمی ئەساسیمان شەکرە نیشاستەیە با بڵێن بەرهەمی خۆمانی هەنجیرە مێوژە هەنجیرە قەیسیە زۆر بابەتمانێ میوەی وشکراوەیە کە بەکاری دێنین ئەوانە بەرهەمی خۆمانی و بەرهەمی زۆر معقول باشە بەڵام کە بەشمان نەکە ناچان ئیدەرەوە باشە. برنجی خۆمانەمان هەیە بەڵام برنج لە دەرەوە دێ لە هەمان کاتیشدا ینی تەماشای کۆمەڵێک بەرهەم دەکەم تەواوی بەرهەمەکانی شیرینین و لە میوەش پێکاتون تا ڕادێک ئێوە توانیوتانە چێبڕچێ لەگەڵ بەرهەمی بیانی بکەن وایە نەنێو بازاری کوردستان خەڵک حەز بە بەرهەمی خۆماڵی دەکات ئێوە توانیوتانە لە بوارەدا توانیمانە بەرهەمی خۆمانی با بڵێن بێ مەواد حافیزە زۆر بابەتمان هەیە بێ شەکر ئێستا ئینتاز دەکردن گە زۆی ئەسلیمان هەیە سوزوقمان هەیە بێ شەکر کونجیمان هەیە بێ شەکر ئەوانەی نەخۆشی ئەوانە ئیخۆمان ئەوانەی کە نەخۆشی شەکرشیان هەبی دەتوانن ئەو بەرهەمانە 100% بەکاربین کەواتە پێویست ناکە ینی بە سەیری کە دەتوانن بشی خۆم نەخزم. لە نێوە پێشەنگایەدا یەکێک لە کۆمپانیاکان کە خاوەنەکەی کووردە بەڵام لەگەڵ ئەوەشدا تەواوی بەرهەمەکانی بەرهەمی بیانین بەرهەمی خۆماڵی تێدا نابیندرێ حەز دەکەم لە زاری جەنابیانەوە بزانم بۆچی زێدەتر پشت بە کاڵایی بیانی دەبەستن بڕێزم چۆن سلااوت بێت زۆربەی ئەو کاڵانی لێرە خراونەتە ڕوو ینی بەرهەمی بیانین لەگەڵ ئەوەشدا زۆربەی ئەو کاڵایانە لە هەرێمی کوردستان جوتیارانی ئێمە و بەرهەمەیان هەیە بۆچی ئێوە پشت بە بەرهەمی بیانی دەبەستن؟ بەڕێزبەت کوردستان بەرهەمی خۆماڵی تەمان باشترە و نەوەی دژی چاکترە و بەتامتریشە با بڵێن بەس خەڵک نیکە خەڵک مەسەن پێشتر باو باپیان بە مەسەن نیسگەنەوە کە فاسوولیا دەیانسیاد بەس ئێستا خەڵک نایچین کەوایە هەموو ئەو بەرهەمەی کە لێرە خراوەتە ڕوو بەرهەمەکانی خۆمانە خۆماڵی باشترە لەو بەرهەمانی کە لە دەرەوە دێ تەمان باشترە تەمان عادەکەی خۆمە عادی کوردستان مەسەن عادەکەی باشترە تەبعیدرە باش ئەی بۆ بە خەڵک نایفرۆشن بۆ ئێوە پشت بە بەرهەمی خۆمانە نابەسن بۆ نمونە ئێستا لێرە ڕوونی زەید دەبینین ئێمە گەنمە شامیمان هەیە کۆمەڵێک سەرچاوەمان هەیە کە ڕوونی زەید دروست بکات ڕوونی زەید مەسەن گلۆبڕۆژە دەبی گلۆبڕۆژەی لە ئۆکرانە بێتن گلۆبڕۆژە ئۆکرانی بێتن گلۆبڕۆژە ڕەشە خازی زەیتە نەک گلۆبڕۆژە خۆمان دەیخۆی ئەو ڕوونە دەبی ئەو فەلا بچینی بدێت معمەلەکان مەسەن بیکەنە زەید دەکانە بە چاوی خەڵک نەک ئێستاکە مەسەن تەلەڤیزیۆن جاربای مناقەشە دەکرێت کاکە زەید مەسەلەن لۆ بە $2 ژیان لۆ مەسەلەن سعدی گلۆبڕۆژەی بە 3000 دیناری چلو ئەو زەیتە نییە ئەو گلۆبڕۆژە نییە ڕۆژە خاسە کەوایە وەکو باسی لێەوە دەکرێت هەندێک دەڵێن ئەمە لە نەوت دروست دەبێت ئەساسینە ئەو گلۆبڕۆژەیە خاسە گلۆبڕۆژە ڕەشە خازی ئیزەیتیا لە تەنەچی 150 کیلۆ زەیتی دەرەچی و سعرەکەشی بە $500 لە ئۆکرانیە زێرە نییە خەڵک نیکە باشە ئەو جیاوازیە لە نرخ چییە ینی جێگای پرسیارە بۆ دەبێت برنجی کوردی لە هەرێمی کوردستان نرخێک بێت بەڵام برنجی بیانی کەس نازانی دەڵێ هەندێک دەڵێن نیشاستەی هەندێک دەڵێن نازام دروست کراوە
ینی بۆ دەبی ئەو نرخەوەندە جیاوازی هەبێ ئەسو ئەساسی نرخەکەی مەسلەکان فەلاعیمە دەرم عردی هەیە بە تەناتۆری شەتەناتۆرەی کۆنا بەدەستی دەدوستەوە با بڵێن ناچی بە دەڕازی مدرنیە بیگاتە مەسە ئێستاکە مەسەن ئێستاکە فەلاعی مەسەن کوردستان هەر هەمووی چۆن گەنم وەچی گەنم مەسەن برنجی بچینن یاوەچی گەنم مەسەن فاسولای بچینن بە دەڕازی دەدرێتەوە مەسروفی نییە ئێستاکە لە تووچە لە هەر دەوڵەتێکی تەماتە بەدەست فەلا نادوێتەوە لە هیچ دەوڵەتیش بەدەستی نییە بە دەڕازی دەدرێتەوە تەماتە و دەڕاز دەدرێتەوە مەسروفی نییە باشە سەبارەت بە کوالیتی بەرهەمەکان بەرهەمی خۆماڵی باشترە یان ئەو بەرهەمانەی کە لە بازاری کوردستان ساغ دەکرێت ئی خۆمان باشتر ئی خۆمان چاک ئێستا مەسەن فاسولای خۆمان بەتامترە نۆچی خۆمان بەتامترە بەس خەڵک نایکە خەڵک نایچینە ئێستا هەموو قۆتمە بەکار هینا ئەمە وەکو شەریکەینە وڵاس نیسکمان هینا لێ خەڵک بچینتن خەڵک نایچان خەڵک نایکە قەناعەتم وایە ئەگەر ناک وەکو شەریکەیمە مەسەن وەکو کۆمپانیەمە بە هەزاران تەن مەواد دەین بۆ خەڵکی بەیانی بۆ مەسەن نۆک لە مەکسیکای بینم باشە تۆ وەکو بازرگانێک پێم بڵێ ینی خەڵکی ئێمە احتیماد لەسەر کوالیت دەکات یان لەسەر هەرزانی نرخ دەکات خەڵکی ئێمە بەلایەوە گرنگە و برنجە باشتر بێ ینی پارەی زیاتر پێ بدە زۆر جار خاوەن دوکانەکان دەڵێن چەندە نرخدا بەزێ کێشە نییە لە کوالیت ینی کە باش بێ یان خراپە یان زیانی هەبێ بۆ تەندروستی یان زیانی نەبێتن کەدوانی ئەمە شۆکارێک بێت کە شتی کاڵای خراپ بێتە کوردستان نا خراپ نییە مەسەن برنج مەسەن 11 هەیە برنج دەرەجە 2 هەیە برنج دەرەجە 3 هەیە مەسەن برنج تایلەندی هەیە سای کەمترە برنجەکەش دەرەجەیەکە مشکلەی نییە مەسەن برنجی 11 هەیە برنجەکە دەرەجەیەک برنجە لە زووتر بۆ ئافرەت دەتوانی بیچینی شەرتنەوە نییە مەسەن دووڵا کواتەکە مەسەن فەرقی هەیە فەرقی وای نییە بەس لێکانە مەسەن ئی خۆمان ئێستاکە مەسەن برنجی ئاکرەی با بڵێن دەرێن خەڵکی ئاکری با بڵێن تعدەکە 500 تەن برنج ساڵانە دەچین دەرێ با بڵێن بەس 10,000 تەن بەنای ئاکری دەفرۆشی دەچی لەسەر جادەکان دەفرۆشی لە پێش مزگەوتەکان دەفرۆشی لەسەر جادەکانی کۆیە و کەرکووکەوان دەفرۆشی دەیەکاکە برنجی کوردی چ بەسێ هەزار دەفرۆشی مانعێم تەنی بە 700 دلار کەواتە بەرهەمی ناوەخۆ لاوازە زۆر لاوازە و خەڵک ناچینی خەڵک لێ ڕاهاتووە نەیکات تەمبەڵە لەکو ئێستاکە بەنسبەت کۆمپانیەمە بە هەموو قۆتێکی دەمانەیە مەسەن دامی فەلاعش بکەین بەس فەلاع بچینتن بۆیە مەجبور نەبیسمێن لە دەوڵەتەکان لە مەکسیکای مەسەن لە مەکسیکای نۆک دەینین لە کەنەدای نیسک دەینین لە تووشای نیسک دەینین بۆی لێکوانە بیتن و بۆ خۆشمان دەتوانین ئیستفادەی لێ بکەین معاملەی لێرە دانین نەک معاملەی تووشای دابنین ئێستا ئێمە لە نێو وەزارەتی کشتوکاڵ و ئاودێری هەرێمی کوردستانین هەوڵماندا لەگەڵ بەرپرسانی وەزارەت تایبەت بە کێشە و گرفتەکانی کەرتی کشتوکاڵ و پرسیاری جوتیاران و پرسیارەکانی خۆمان ئاراستەیان بکەین وەڵاممان دەستکەوێت بەڵام پاش ئەوەی هۆبە بەهۆبە و لەگەڵ بەرپرسانی ئەو وەزارەتە گفتوگۆمان کرد ئەوان ئامادە نەبوون بەشداری لە پرۆگرامەکە بکەن وە بۆ میدیا قسە بکەن باسییان لەوە کردکاوان لە ڕێی ماڵپەڕەوە ماڵپەڕی تایبەتی خۆیانەوە تاوی زانیاریەکانیان خستۆتە ڕووە لە کاتێکدا ئەوان وەڵام دەدەنەوە بە شێوەی نووسراویان بۆ بێ پاشان ئەوانش بە نووسرا و وەڵامی پرسیارەکان دەدەنەوە ئەوەی بینیتان تەواوی کێشە و گرفتەکانی بەردەم جوتیاران بوو لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو باسم لێوە کرد لە ڕێگای ماڵپەڕی ئۆنلاینی خۆیانەوە داخوازی و کێشە و گرفتەکانی جوتیاران بە شێوەیەکی نووسرا و وەڵام دەدەنەوە تا باسێکی دیکە بەخواتان دەست پێ.